سڵاتان لێ بێم کاتتان باش لە سنتەری ڕۆشنبیری کەرکووکین پێشانگایەکی وونەری لێرە بەڕێوە دەچێت بە بەشداریکردنی کۆمەڵێ وونەرماند کە هاتوون لێرە وێنەکانی خۆیان نمایش دەکەن ئەوانی سەردانی ئێرە دەکەن دێن تەماشای وێنەکانەکەن من ێستا لەگەڵ کاک ئەحمەد سەباح سەرۆکی بڵێن گروپی مۆمەکانی کەرکووک کاک ئەحمەد سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ ئەم پێشانگایە چێ سپۆنسەرێکە و چەند ڕێکخراو سەرپەرشتیەکەن و چەند کەس بەشدارن لە پێشانگاکە. سەرەتا بەناوی خۆی گەورە مەهرەبان ئەم پێشانگایەمان کردووە لە ژێر دروشمی بە هونەر کەرکووک دەدرێژێتەوە بە سپۆنسەری زۆر بەڕێز مامە ڕەزای حاجی فایق و بە هەماهەنگی وەکو گروپی مۆمەکانی کەرکووک بە هەماهەنگی گروپی باخچەی خۆبەخشی و گروپی بەسمەی خێر و لەگەڵ بەشی ئافرەتان ئەم پێشانگایەمان ڕاخستووە بە بەشداری زیاتر لە 7 وێنەکێش و ئەم پێشانگایە ئینشاءڵڵا ئەبێت هەموو ساڵێک لە عینە بڕواردا ئەنجامی دەدەین. باشە بۆچی ئەم بەروارەتان هەڵبژار بۆچی ئەمڕۆ؟ واللهی من لەوکە گروپی مۆمەکانی کەرکووک 2 بەرنامەمان هەبوو لە ساڵی 2026 لە نهایەتی مانگی هەشتمان پێشانگایەکەکەین لە سەنتەر ڕۆشنبیری لە نهایەتی مانگی نۆ لە شوێنێترا. ئامانجتان چییە لەم جۆرە پێشانگایان؟ دەمانەوێت بەشی هونەری لە کەرکووک زیاتر پەری پێ بدرێت و تەتەوەری پێ بکرێت. خۆش بێ زۆر بەس ئەگەر پێم بڵێ کاتەکەی تاکەی ینی لێرا بن. هەر ئێمڕۆیە لە 4 بۆ 6 ساعت 4 بۆ 6 زۆر باشە دەست خۆش کاکمە زۆر سپاس براکەم. ئەمە تابلۆکانن بە هاوژینخان یەکێکە لە بەشداربووان سڵاو لێ بێم کاتر باش پێم بڵێت تۆ بە چەند تابلۆ بەشداری ئەگەر باسێکی تابلۆکانتان بکەی بۆ ئێمە. سەرەتا بەخێر بێن من هاوژینم ئەمڕۆ بەشداریم کردو لە تابلۆیەک باستی هەموو ئەو تراثە کۆنەکانی شاری کەرکووکەکە هەروەها جلوبەرگەکانی کچی شاری کەرکووکی کۆن توانیم لەم پێشانگایە ئەم تابلۆە بەشداری بەم تابلۆیە بکەم و هیوادارم ئەم پێشانگایان بەردەوام بێ لە شاری کەرکووک و هەموو ئەو کچانە بتوانن بەشدار بکەن. بۆ ئێوەی گەنج ئەم جۆرە پێشانگایانە تا چەند گرنگە تا چەند واکەیەوە برە و یعنی بە بوارەکەتان بدەن زیاتر گرنگی پێ بدەن؟ لەم جۆرە پێشانگایە لە شاری کەرکووک زۆر گرنگە بۆ ئەوەی پەرپێدان بۆ هەموو ئەو وێنە کێشانە بکات چکە زۆر لە شارەکەمان ئەتوان هەموو خەڵک هەموو ئەم کارانە ببینن و پێشش خەڵکیکەن. پێم بڵێ زۆربەی وانەی لێرە بەشدان خانمان یاخود وەکو بەڕێستان پێم بڵێ بۆچی زۆرینەی ئێوە یعنی خانمەکانن کوڕان هەستەکەم کەمتر ڕوو لەم بابەتانە تۆزە ئافرەتان هەستیان زۆرترە لە کوڕەکان بڵێ ئەتوانن هەستیان دەربکەن بەم شتانە بەڵام کوڕ ئەتوانێت بە شتێتر دەری بکە بەس کچ ئەتوانێت بە وێنەکێشان زیاد دەری ببڕێنێت. دەست خۆش بێ زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس. بەڵێ داروان جان وێنەکان بۆ بگوازەوە ژمارەیەک کەسی زۆر هاتوون سەردانی پێشانگاکەیان کردووە ئانەوێت لە نزیکەوە ئەو تابلوانی کە ئەوانی کە تابلۆکانیان کردووە نمایشیان کردووە ئەمان بێن لە نزیکەوە بیبینن تابلۆکان هەر تابلۆیەک گزارشت لە شتێکە کات هەر تابلۆیەک بەشێکی زۆری تابلۆکان گزارشت لە خەمی یاخود لە کێشەی ئافرەتان دەکەن یعنی بە حکمیەوەی بەشێکی زۆری خانمان ئەوانەی کە لێرەن زیاتر لە 7 کەس وەک ئەحمەد سەباح سەرۆکی گروپی مۆمەکان ئاماژەی پێکرد 7 کەس بەشداری کردووە زیاتر لە 7 کەس زۆرینیان خانمانن کچانن بۆیە زۆربەی تابلۆکانیش گزارش لە ئازار و کێشە و معاناتی خانمان دەکات.